بۆ ماوەی چەندین ساڵە کۆنیشانەی دەرچەی سنگ وەکو کۆتا ئەگەر لە دەستنیشانکردنی نەخۆشیەکدا سیر کراوە، واتە کاتێک دڵنیا بووین کە نەخۆشیەکانی دیکە نییە ئەو کات دەڵێین کەواتە نەخۆشیەکە کۆنیشانەی دەرچەی سنگە. نەخۆشەکان ئازار دەچێژن، پزیشکەکان دوودڵن، ئامڕازەکانی دەستنیشانکردنی نەخۆشی یەکلاکەرەوە نین، نادڵنیایی باڵ بەسەر گفتوگۆکاندا دەکێشێت. بەڵام چی دەبێت ئەگەر کۆنیشانەی دەرچەی سنگ چیتر بەو شێوەیە سیر نەکرێت، بەڵکو دیاریکردنی تایبەتی خۆی هەبێت؟ لە سێهەمین لووتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگ ئێمە تیشک دەخینە سەر دەستنیشانکردنی حاڵەتەکە بە شێوەیەکی بابەتیانە، بەکارهێنانی MRI بۆ دەستنیشانکردن و پیشاندانی پەستانی سەردەمارەکان، بەکارهێنانی سۆنار بە شێوەیەکی پراکتیکی لە دەستنیشانکردنی حاڵەتەکە، نوێکاریەکان لە بواری دەستنیشانکردن بە تەختیتی دەمارە کارەباییەکان، دەستنیشانکردن و جاکردنەوەی حاڵەتەکانی نزیک لە نەخۆشیەکە. ئەم چالاکیانە تەنها تیۆری نییە، بەڵکو فێربوونی پراکتیکیە، گفتوگۆی ڕاستەوخۆیە، بینینی کەیسی ڕاستەقینەیە، بەهرەوەربوونە لە شارەزایی فرەپسپۆڕیەکان. ئەگەر تۆ پزیشکی لە بواری تیشک، کۆ ئەندامی دەمار، نەشتەرگەری قەفەزەی سنگ و بۆریەکانی خوێن یان ئێسک و شکاوی، ئەم کۆبوونەوەیە شێوازی تێڕوانینت بۆ کۆنیشانەی دەرچەی سنگ دەگۆڕێت. لە نادڵنیاییەوە بەرەو دڵنیایی هەنگاو بنێ، لە گومانەوە بەرەو پێوەرە بابەتەکان. بەشدار بە لە سێهەمین لووتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگ. ئێستا خۆت تۆمار بکە. سێهەمین لووتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگ گەورەترین ڕووداوی زانستی ساڵ.